بەڵێ سڵاوتان لێبێ لە گوندی گەرەوانی خواروین لە قەزای ڕەواندووس دیارە لێرە خاوەن ئاژەڵێک زیاتر لە 100 کاریلیان مردار بوونەتەوە وەک لە دیمەنەکان دیارن بەشێکیان لێرە ماون هۆکارەکەی بە تەواوەتی دیار نییە کە تاوەکو ئێستا هۆکاری مرداربوونەوەی ئەم ژمارە زۆرەی کاریلیانە چییە؟ بەرهەمی ئەم ساڵیان بە تەواوەتی فەوتاوە من بۆ زانیاری زیاتر وەقسەکردن لەسەر و بابەتە ئەسمەلای کاک محەممەد ئەگەر بێتێرە کاک محەممەد سڵاوتان لێبێتن زەرەر و زیانی چەندتان بەرکەوتووە چەند کاری لە مردار بوونەتەوە. سەرەتا بەخێرهاتنی کەناڵە بە ڕێزەکەتانەکەم من ناو محەممەد ڕەشیدە پیششام ئاژەڵداریە وەکو مردنی ئەو کارانە ئێمە تاوەکو ئێستا هیچ نەگەیشتوونە هیچ داو دەرمانێک کە بێت و چارەسەری ئەو کارانە بکە ئێمە لە 200 سەری بزنی تقریبا ئەوە ئێستا لەو عوشەیە 280 یان 300 لەو دەورەیەبی چونکە دەرمانەکان لێدا ئەزین چەندە لە 280 سەری بزنی چل کارێک ماوە هەر هەمووشی زایە لەوانەیە تاکتاکەی تێدابی دا 12 13 تێدابی کە نەزاوە لەو نەزاوەش تەمان پێ نیە چونکە دکتۆر گرنتی کردی ئەو 40-50 کارەش بمری زۆربەی دکتۆرەکانیش ئەڵێن ڤایرۆسێکە لە کاریە هەندێک ئەڵێن ڤایرۆسە لە شیریە هەندێک ئەڵێن تەبەقیە ئێمە وەکو خاوەن ئاژەڵ ساڵانە دەرزی تەبەقی بەکاردین لە ئاژەڵەکانمان هاو ساڵیشماوە کردیا دکتۆرەکان زۆری ئەنجەتیان ئەوێ ئەرێن ئەوە لە تەبەقیە لە بزنە ئەی ساڵەکان کامە دەرمان بەکاردینە لۆ ئەو ساڵانە نەیگرتیا پێیان یەکلانە بۆ تۆ تاوەکو ئێستا پشکنینیان بۆ نەکردوون تاوەکو ئێستا دکتۆر ئەرێ تەبەقیە دکتۆر ئەرێ لە شیریە بەس دەرمان تقریبا بشە 2 ملیۆن دەرمان هینا لە حیوانیەدن هەر بزنەکەش ئەگەر ئیوە بی دەرمانی لێ بەکاربن بزنەکەش هەمووی کۆرە بیتەوە هەلێن گەڕاگوتنما تازە 4-5 دەرمان لێ بەکارهینا چانەبی دکتۆریش کە دەرمانەکەن ئەداتێ دەرمانەکەن لە ئەوێداتێ چارەسەر هێبی کە ئەمەش لێ دەن هیچ نەتیجەشی نییە لانی پەیوەنددار هیچ هاوکاریان نەکردوون وەڵی وەکو لانی پەیوەندیدا تا ئێستا هیچ هاوکاریەک نەکرا بەس ئێمە وەکو خاوەن ئاژەڵدار 2 براینە بەخۆشەش براینە بەس 2-4 برا هەر 4 مارین هەمومان پیشەمان ئاژەڵداریە و داهاتمان لەسەر ئاژەڵیە داواکارم لەلانی پەیوەنددار لە حکوومەت لە خێرخوازی کە ئەگەر بێت و بڕێکی کەمیش بێکو قەرەبوومان کاتەوە چونکە ڕێژەی کارەکان هەر ئێستا لێرانە 70-80 کارەبی زۆربەی کارەکانیشمان ژێرگڵ کردووە چونکە دکتۆرێک لە هەولێر ئەیگۆ ڤایرۆسە کە بەگوێمان کرد زۆربەمان ژێرگڵ کرد کە ئێستاکەش ئەوان ژێرگڵ کرد لە قەدەر نهاتین چونکە شەوانە دا 20-30 هەر ئێوارە تا لۆ جەمێک ئەچوینەوە ماڵ داتینەوە دای کاری دێمردن کارەکان لەبەرێ بزنێ هیچ عیبەچیان نییە کە شیرە خۆن ئاوان بەسەردە شیرەکەیان چی لێ لەنێو هەناریان شیرە خۆن ڕێکویان لێدێ دکتۆرێکی تر گوتی شیریان ئەو شیری بزنیامە دێنێ شیریان بۆ بکرێنن بیان دەنێ ئێمەش ئاوا 2 ڕۆژ وەن لێکردن هێشتا نەتیجەی نەبوو کارەکان هەر ئەمردن دکتۆرێکی ترگۆتی گرنتیا ئەو کارانەی ماون ئەبیتە پەنیر لەنێو هەناویان شیرەکە بیتە پەنیر جەرگ و جەرجیان ستورە بێ سێپەلاتیان خراپە بی بۆڕی هەناسیان ڕەشی نەبی بۆڕی خۆراکیان سوورە بی بۆڕی ڕیخۆرە و میخۆرە و هەموو ئەبیتە ئاو زۆر سپاس زۆر سپاس بۆ زانیاریەکان خی پەروەردگار بۆتان قەرەبوو بکاتەوە بەڵام زانیاریەکان بوون لەسەر مرداربوونەوەی ئەو ژمارە زۆرەی کاری لە گوندی گەرەوانی سەر بە قەزای ڕەواندووس پێویستە لانی پەیوەنددار بێتە سەر هێڵ و پشکنینیان بۆ بکاتن بۆی بکاتە دەرەنجامێکەوە کاری مرداربوونەوەی ئەو کاری لە زۆرە چیەوە هەروەها پشکنینی پێویستیش بۆ بزنەکانیان بکرێ بۆی ئەوانیش تووشی هەمان نەخۆشی نەبن بەڵام نەگەڕم ولایەوە.